بەڕێزان بەڕێزان ئەوەی کابینیتان دیداری بازرگانی نێوان نەمسا و هەرێمی کوردستان بوو کە لە هەولێر بەڕێوە چوم ڕەنج دیارە بەردەوام ئەبین لە تەوەرەکانی بەیانی کورسات نیوز وەری سێم کە ئامادەیە بۆ قسەکردن لەسەر ڕێوڕسمی بوونی زاخۆ بە ئیدارەی سەربەخۆ کە دوێنێ بەڕێوە چوم بەڵام ئاخۆ کەم و کورتیەکانی بر لەوەی کە ئیداری سەربەخۆی زاخۆ ڕابگەێنێت کەم و کورتەکان چین بۆ ئەو مەبەستە میوانداری بەڕێز دڵدار فەیزی جێگری لە پسراوی مەڵبەندی کەتیمان کردو لە زاخۆم بەڕێز دڵدار سلااوت لێبێت سوپاس کە ئەم بەیانە لەگەڵمان بوویت بەڕێز دڵدار لە ئێستادا باردۆخی ئیدارەکە چۆنە؟ زۆر سپاس سڵاو لە بینەرێت کورسات دیارە زاخۆیەکیش باجێرت هەرە ماڵزانت کوردستانی یعنی باجێرە چارەی ئەسەراست لە کوردستانی کو باجێرێکی ماڵزان هەل سەردەمێ حکومەتە بەحث و زەمان مەلیکی حتا بکەک بۆ خەدرێکە ماڵان باجێرە زاخۆ بیە هەر ساڵە 1964 بریارە قەزابینە زاخۆ یا دەیکەتی حتا وێگاوێ وەکو قەزا زاخۆ قبل دي برنامج حكومة هرم كردستان ديارة سال 2008 که دم اداره سربخواه الجمعیان هاتی راگهاندن هرمین یه خلکی زاخو دافات که و قضا زاخو که به اداره که سربخواه سال 2010 وکو پارلمانتار کردستان سردان نویسنگاه پارلمان کردستان قضا زاخو سردان لاین سیاسی که هم وکو ایکتی بردار بین مرد پیشنیان که داخل که زاخو بود اداره که سربخو که باجر چهاری کردستان هم روی نفوسی وکو جمعرای گرکه هم وکو مصلحت گرکه وکو استراتیجی و جهوی تأخیر بینا اداره سربخو زاخو که سر لاین دستالدار که به ماه 10 سالانه سربخویا قضا زاخو که اداره سربخو هش لایوان با تأخیر کلیک و به نیگرانی از خلکیه یا دم چوی قضا زاخو و هیچوان قضا نکوی هاتی حمایت کرده ما کو پیش دیویز خدمتگزاری بونه هات نداوی کرده و کویا دیار دیهی شنیکا بریار سربخوی قضا زاخو در چوکو اداره که سربخو هم دی جاوره بن و کنه اف اداره سربخو دی چه خدمت زاخو کرد چونکی زاخو پری گیماسیه گلهی خلقی زورن چونکی کردستان همه سر دهات زاخو جی زاخو هم دروازای درم خلیل هم وکون پترول زاخو دهاتی که زور زاخو دیتن بله خلقی زاخو جی بپره بەڵێ کاک دڵدار شتێکی تر هەیە کە خۆتە زانیەکێک لە مەرجەکانی ئەوەی کە ئیدارێکی سەربەخۆ ڕابگەیەندێ ئەوەش بوونی کۆمەڵێک بنەمایە یەکێک لەو بنەمایانە ئەوەیە کە پێشکەوتنی بواری بازرگانی و ئابووریە و ئەمەش بە بوونی کۆمەڵی خزمەتگوزاری دەکرێت بە تایبەتی لە زاخۆ کە پێویستی بەوەیە کە ڕێگاوبانێکی باشی هەبێ چونکە خۆتە زانی ڕێگایەکی سەرەکی بازرگانیکردنە لەگەڵ وڵاتی تورکیادا لەمایانە زاخۆ توانیوێتی دەستەبەری ئەو خزمەتگوزاریانە بکات تاکو ئیدارێکی سەربەخۆی بەهێزی هەبێ بله وەکو هینزان کو دەواازی برام خەلیل یەکی دەواازە سەرەکی بازرگانیە بەڕاستی کوردستانێ تا حەدێکی ڕێگوبان بێ دوماهیە کوێت هاتین درستکردنێ gelek ew xidmetguzarî wekû rêgobanê heyî belê wekû bibêjê komalgeheka komalgeheka bazirganî li sinorê zaxûna hata dirêstkirinê nema eger heta ev bûke kêmasî gelekê hevî ew şirot û ew rênmayî û ew hemî zaxûdgerîn ku zaxû ev 10 sala bîvan îdareka serbaxwe belê şkêmtir xemiya حکومت دیوشکی کمیا پارندیا دو که دیجی به چندی کوزا سربخوی آور گرفته. ندا اگر چوبی یا اگر دفعانش که به 10 سالان
وعد ها بیدان زاخو و بد اداره کا سربخو و به همیش گره که تبین یعنی هم لای جغرافی و هم مکوت گوبان هم وکو داهات زاخو شیا به 10 سال بد اداره کا سربخو ولی که خمیش لای حکومت هریمی بیو خارجی ها دویتی و حزب دست طلب نتیلان ریگیر بن ریگیری تکرین که زاخو اداره کا سربخو راگهی نکن. بله. بەڕێز دڵدار ئێمە ئەزانین لە کاتی ڕاگەاندنی ئیدارەی سەربەخۆ بۆ هەر ناوچە شوێنێک پێویستە کە ئەو ناوچەیە گرنگی بە بابەتی وەبەرهێنان بواری وەبەرهێنان بدات. پرۆژە وەبەرهێنانەکان لە زاخۆ چۆنن؟ بەڵێ دیارم ئەم وەکو خەڵکی زاخۆ ئەم لێ شەهرەزانێک چیل زاخۆ هەیە وەکو وەبەرهێنان یعنی وکو پروژه استثماری یعنی پروژه استراتژی راستی زاخو هرنینن یعنی هکر هم جمعه که زورا کیمه لما بیشتر زاخو چی تشتی پیویز بو زاخو نهاته کنه اگه حاضر کنه لیکو جمعه که زور کیمت آسته پیویز قضا زاخو دنری که داهات زاخو من دو خالد رئیسیت هین زاخو هم دهات گمرک ابراهیم خلیل و هم پترول زاخو دهات زور احتمال کردستان همی و سر حسابا دهات زاخو جید بله زاخو خود چه استفاده جه نگیرن و برهنان جه حتی بلکه گلک یا بسروبر یا هریانینن زاخو هم چاوری نکو حکمت اداره جدید سربخواه زاخو بشیدن و برهنان بکتن یا جوان پروژه استراتژی زاخو بین بکنه و خلق مفاد في وان پروژه ببینه. باش زاخۆ مەرجەکانی بە ئیدارە بوون یعنی مەرجەکانی ئیداری تایە بۆی کە بێتە ئیدارێکی سەربەخۆ؟ ئەکید وە هەم ئشلای نفوسێک و ژمارە دانیشتنێک زاخۆ 350,000 کەسات بورتن هم وەکو دەواازە و داهات او مرجعی دهین هم جو و مساحت و زاخو بگاویدو یعنی چند قضا دو قضا قابلیت و چند ناحیه قابلیت دهن و همین ناحیه و مجد اداره سربخواتی دهین و هم بلی که هم مجد هم پیروزگاهی و هم خلق فراگیر زاخو کن و هم کیفاشون که اداره زاخو و سربخو راگی هاندی ولی گله هم آیا اداره سربخو زاخو اوروپی بدهشت نوی خدمت گذاری و برهمهنانه و پروژه استثماری و هم پروژه استراتژی زاخو جیبه کتن. بله کاک دڵدار سیمای زاخۆ لە ڕووی سەوزایی و گەشت و گوزارەوە چۆنە چی کراوە بۆ بابەتی سەوزایی و گەشت و گوزار لە زاخۆوە ڕێژەی سەوزایی لە زاخۆ لە ئاستی سانداردی جیهانیدایە؟ یا زاخۆ gelek şoyine geçtiyariyet hay. Yani احتمال از سالان شوینی گشتیاری و خلق بغدا و عرب در قصد زاخو کن لی جه داخل هیچ گرینگی شوین نهات ندار اگر هات بندان احتمال اثر آست کساتی یا جه هنده خلق سربخواه یعنی بچه که احتمال جه گشتیاری کرن خلق زاخو خلق گشتیاری سردان زاخو کن گلیه که مازون تایبتی جه گشتیاری هست. بان سال در بود بی هیچ گرینگی که پیویست به جه گشتیاری ندانه که ولی جه نگرانی خلق زاخو لما هم جوارینه که برنامه که ریکوپیت هبت یا پلانک هبتن بو گشتیرن و ایتدان شوین گشتیاری هر وصل مثلا سوزاتی و کسباتی داروبار رجع زور الزاخو یا حی یعنی هیچ گرینگی الکسباتی و سوزاتی سنوری زاخو نهاته داره سرارای و آف الزاخو یا زوره ریبار زاخو ریبار خابیر زاخو در دربازت بتن
سادان کیلومتر ریواری زاخو ناف زاخو در موازد بتن ایدار زاخو یعنی حکومت زاخو نشیا مفای شوی خابیر زاخو ببینید شوی آبی ببینیدن بشیدن اصلی پیویز ده هم داروبار و هم کسکاتی سنون زاخو بشینیدن و گرنگی پیدادن. بەڵێ زۆر سپاس بۆ دڵدارفەیزی جێگری لە پرسای مەڵبەندی یەکێتی لە زاخۆ زۆر سپاس دەکەین بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی.